ئەسڵ و بنچینەی هەموو مەخلوقات چوارن: جەمادات یعنی جەماد، نەبات، حەیوان، ئینسان. ئەبێ ئینسان بزانێ و تێ بفکرێ و بزانێ کە ئەوانەی خوارەوە کە هەمووی خوای تەعالا مسەخەری کردووە لە جەماد و لە نەبات و لە حەیوان بۆ ئەو هەروە بە خۆڕایی نییە و ئەسڵەن بەدەستی خۆیشی نییە. یعنی خوای تەعالا کاتێ دار و بەردی بۆ ئێمە مسەخەر کردووە، کاتی حەیواناتی بۆ ئێمە مسەخەر کردووە، هیچی لەدەست ئێمەیە. یعنی ئەسڵەن جاری وا هەبووە ئێمە هیچ توانای حرەکەشمان نییە، خوای تەعالا ئەوانەی بۆ مسەخەر کردوین بە هەموو جۆرەکانی ئەبێ بە خۆراک بۆمان و ئێمە ئەیخۆین و پێی گەشە ئەکەین و پێی گەورە ئەبین. ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە ئینسان بزانێ ئەو بە خۆڕایی دروست نەکراوە. هەرچی لە بوونەوەرایە هەموو ئەمری خوا جێبەجێ ئەکەن و لە ناویشیانە ئینسان. بەڵام خوای تەعالا هەندێ اختیاری بە ئینسانەکان داوە، هەندێک کەم، ئەویش لە هەڵبژاردننی بیر و باوەڕ و کارکردنە. ئەگینا شتەکانی تری ئێمەش بەدەستی خوای پەروەردگارە و هیچ سوڵتەیەکی ئێمەی بەدەست بەسەران نییە. بۆ نمونە ژیانمان، مردنمان، بۆ نمونە لە باوکو دایکمان کێیە، لە چی عەشرەتێکین، لە چی وڵاتێکە ئەژین، لەکوێ لە دایک بووین. یعنی ئەمانە هیچی لە توانا و دەسڵاتی ئێمەیە نییە. بەڵام ئەوەی لە دەسڵاتمانەیە هەڵبژاردننی بیر و باوەڕ ئەهێنین، ئیعتراف ئەکەین بە حەقیقەتی ئەوەی، بەڕاستی ئەوەی کە خوا خالقی ئێمە و هەموو بوونەوەرە، یا ئیعتراف ناکەین. پاشان ئەوانەی دەوروبەریشمان کە خوا مسەخەری کردو بۆ ئێمە هەمووی ئەرکی خۆی جێبەجێ ئەکا بەبێ ئەوەی هیچ سەرپێچیەک بکە. ڕۆژێ لە ڕۆژان خۆر، زەوی، هەوا، ئاو، هیچ ئەوەی کە هەیە ناڵێن ئێمە خزمەتی ئینسان ناکەین لەبەرەوەی ئینسان مستحق نییە، بەڵکو ئەوان ئەمری خوا جێبەجێ ئەکەن، ئەوەی فەرمانیان پێکراوە جێبەجێ ئەکەین و هەڵ ئەسن پێی. بۆیە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: ئەلەم تەرە أن الله يسجد له من في السماوات ومن في الأرض والشمس والقمر والنجوم والجبال والشجر والدواب وكثير من الناس وكثير حق عليه العذاب ومن يهن الله فما له من مكرم إن الله يفعل ما يشاء. ئایا نازانی ئەم تەڕە بە معنای زانینە؟ ئایا نازانی کەوا خوای گەورە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویای هەیە، لە مەلائیکە و لە مەخلوقات، هەرچی هەیە هەمووی سوجدە بۆ خوای پەروەردگار ئەبن، و لەوانەشە زەوی و خۆر و مانگ و ئەستێرەکان و جەوڵەکان و دار و بەرد و هەموو مەخلوقات هەموو سوجدە بۆ خوای گەورە ئەبن، و زۆرێکیش لە خەڵکی هەموو سوجدە بۆ خوای گەورە ئەبن. سوجدە ئەگەر بە معنای ملکەچی بێ، یعنی بە معنای ئەو کوڕنوژبرد نەبێ کە ئێمە ئەیبین، ئەو معنایش ئەگەێنێ، چونکە هەر لە ناو مرۆڤەکانیشە ئێمە هەمانە ناتوانێت بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت سوجدە وەکو ئەو باقیەکەی تری ببا، وەکو لە ساغەکان ببا، بەڵکو لەسەر کورسیەک دانیشتووە و تەنها سەری لەقێنێ، هەیە نایشتوانێ سەریشی بلەقێنێ، تەنها بە چاوی ئیشارەتەدا کە سوجدە ئەبا، هەیە ئەسڵەن ناشتوانێ بە چاویشی ئیشارەت بدا، دڵی ئیشەکە فکری هەیە بەس بە چاویش ناتوانێ، بۆیە هەر لە خەیاڵی خۆیان سوجدە بۆ خوای گەورە ئەبا. یعنی تەنانەت ئەوەش پێ ئەوترێ سوجدە، ئەگەر بۆ معنایش بێ. هەر مەخلوقێک لە مەخلوقاتەکانی خوای تەعالا سوجدەی تایبەتی خۆی هەیە، خۆر سوجدەی خۆی هەیە، مانگ سوجدەی خۆی هەیە، کائینات هەمووی سوجدەی خۆیان هەیە بۆ خوای تەعالا ئەیبن. هەندێک عولەماش ئەو سوجدەیە کە خوای تەعالا ئەفەرمێ ئەلەم تەرە أن الله يسجد له من في السماوات والأرض، هەندێک
ئەو یەسجودە بە معنای ملکەچی ناو ئەبەن، یعنی واتە خاضع بوون، واتە تەسلیمی فەرمانی خوای پەروەردگار بوون. هەرچی لە بوونەوەرایە هەمووی تەسلیمی فەرمانەکانی خوای گەورە ئەبن، ئیلا خوای تەعالا ئەفەرمێ ئیلا کۆمەڵێک لە ئینسانەکان نەبێ. زۆربەی ئینسانەکانیش لە زۆربەی شتەکانە تەسلیمی خوای پەروەردگارن، یعنی تۆ لە هەموو شتەکانتە، لە هەموو کاروبارەکانی ژیانتە خاضعی ئەمری خوا جێبەجێەکەی لە کاتی لەدایک بوونتەوە حتا کاتی مردنت، تەنها لەوەیانە بێ کە خوا اختیاری پێدای، ئەویش لە دەستی خوا دەرناچی، خوا خۆی اختیاری پێداوی، خوا خۆی سەرپشکی کردی، خوا خوای تەعالا خۆی مەجالی پێداوی بە اختیاری خۆت، بە عەقڵ و بیر و بۆچوونی خۆت بیرکەیتەوە خوا بناسی و عیبادەتی خوا بکەی یان نایشیکەی، ویستی خۆتە. لە دنیا مەجالت پێدراوە بەڵام لە قیامەتە مەجالی تیانە. بۆیە خوای تەعالا ئەفەرمێ وەکەثیر حق عليه العذاب، زۆرێک لە ئینسانەکان زۆرێک هەن مستحقی عذابی خوا بوون، عذابی خۆیان لەسەر خۆیان پێویست کرد. ومن يهن الله، هەر کەسێ خوای تەعالا سەرشۆڕی کا و زەلیلی کا، فما له من مکرم، بەڕاستی هیچ کەسێک نییە بتوانێ سەربەرزی کات.